هەر کەسێ بەتەما بێ تەبعی بە یەک جار بگۆڕێ شتی وا نابێ بتەوێت لە شەو ڕۆژێکە چاک ببی ئەوە خوای پەروەردگار بەس بۆ کەی دانەوە بەس بۆ مەهدی لەم سەردەمە ئەفەرمێ يصلحه الله في ليلة الله جل جلاله لە یەک شەوە ئیسلاحیەکە تۆ بەتەما بە یەک ڕۆژ بگۆڕی خۆ مەهدی نی ئەتەوێ وردە وردە وەکو پێم وتی هەر ڕۆژە و تاقێک یەک ڕەوشتی ناشرین لە خۆتا بکە دەرەوە یەک تاق 2 سەعات بیکە دەرەوە 3 سەعات بیکە دەرەوە باشە ئەگەر ئەو ئینسانە ئاوا مەشغوڵی خۆی بێ بۆیە حەدیثەکانە فەرمێ ئەوەی خوا بێ تووشی خێریکا مەشغوڵی خۆیە بێ ئاوا مەشغوڵی خۆیە بێ مەشغوڵی خۆی بێ تۆ ئەیبینی وا هەستەکەی زۆر مەشغوڵە بەڵام سەیرەکەی مەشغوڵ نییە بە هیچ شتێکی دنیاوە لەناو خۆیەتی چەکش و قەڵەمی گرتو بەدەستی خۆی ڕاستەکاتەوە بۆیە مەشغوڵی دڵیەتی چونکە دڵیش چاک بوو جەستەش چاکە بێ و ئەوەش وردە وردە چاکە بێ لە یەک شەو ڕۆژە هەموو شتێکە تیا چاک نابێت سەحابی بووە غەڵەتی کردووە قسەی غەڵەتی وتووە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم پێی فەرمووە تۆ هێشتا جاهیلیەتت ماوە یعنی ئەتەوێت زیاتر خەریکی خۆت بە ئەمە نەسیحەتە جوێن نییە پێی بە سوکاتی نییە پێی بکە بە سەحابەکە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ إنك امرؤ فيك جاهلية تو هنيك جاهلية تياما بيس لخوتها دريكي بوا شركي تيابوا بيس لخوتها دريكي خطوة خطوة بلا خوتها دريكي بلان گرنگوه بريار بدي نيته هبه باس مان كل سرتها لو أنا روشت يقدر صالي بيه سفياني ثورية فرمية 20 سال خريكي نية بوم تاچاكن 20 سال ايوه و ابي خريكي خود بي ونابي بزار بيلي ونابي بتاقد بيلي ابي لقلي بروي